بانیتان باش، ڕۆژێکی باش و پڕخێر و خۆشی دەست پێ بکەن. بەیانیەک پڕ چالاکی مەڵەن پێنجشەممەیە ئەمڕۆ دوا ڕۆژی هەفتەیە، بەڵامە بێت تەواوی کار و چالاکیەکانمان ئەم ڕۆژ بەوزەوە ئەنجام بین. بۆیە ئێمەش کۆمەڵەیە بڕگە و بابەتی زۆر باش و چاکمان بۆ ئامادە کردوون. بینەرمان بن تا کۆتایی پرۆگرام. کۆمەڵێک بابەتی باش و بە سوودیش لەناو پرۆگرامەکەماندا هەیە. با سەرەتا بە هەندێک لەو بابەتانە ئاشناتان بکەم. سبەی ڕۆژی ئاڵای کوردستانە بەهۆیەوەی سبەی پشووە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان ئەو یادە دەکرێتەوە و ئاڵای کوردستان بەرز دەکرێتەوە و بەرزڕاگررتنی ئەو یادە و بەرزکردنەوەی ئینتیمای نیشتیمانی پرسێکی گرنگی پرۆگرامی ئەمڕۆمانە. گروپی میوزیکی هاوڕێیانی ئارامی ڕۆح دەیەوێت لە کوردستان گوێگران بە هۆڵە هونەریەکان ئاش بکاتەوە. بۆ مەبەستەش کۆنسێرتێکی میوزیک و گۆرانی لە سلێمانی ئەنجام درا. هەڵۆگەری بووەتە نەریتێکی گرنگی خەڵکی قەتەر. بڕیاری شام چەند ڕۆژە یونسکۆ هەڵۆگەری وەک نەریتی قەتەریەکان بەخاتە لیستی کەلەپوری و کللتوری جیهانی. با سەرەتا لە میوزیک و سلێمانیەوە دەست پێ بکەم. گروپی میوزیکی هاوڕێیانی ئارامی ڕۆح لە شاری سلێمانی کۆنسێرتێکی میوزیکی و گۆرانی ئەنجام درا کە ئامانجلەی ئاشکردنەوەی گوێگرانی میوزیک بوو بە هۆڵەکانی هونەر و ئەنجامدانی ئەم چالاکیە هونەریانە کە ماوەی چەند ساڵەکە وەک پێویست نەبووە یاخود کەم بوون بەهۆی کۆرۆناوە، بەهۆیەوەی کە خەڵک خۆی پارێزێ لەبەر تەندروستی گشتی. ئەمە ژوای کرد کە ئەو چالاکیانە کەمتر بێتەوە، بەڵام بردەوردە دەستی پێ کردوێتەوە با لەم کارە هونەریەش ئاشنابین. لەژێر ناونیشانی هاوڕێیانی ئارامی ڕۆح گروپێکی میوزیک لە کۆیەوە هاتبوون بۆ سلێمانی و لە ڕێگەی میوزیک و گۆرانیەوە کەمێک ئارامیان بە ڕۆحی ئامادەبوانی هۆڵەکە بەخشی. بەهۆی سەرقاڵی زۆر بە ژیانی ڕۆژانە و هەندێک گرفتی دیکە بۆ بواری میوزیک، ئێستا ئەنجامدانی کۆنسێرت کەم بووەتەوە، بۆیە میوزیک ژەنەکان مەبەستیانە گوێ و چاوی خەڵک بە میوزیک و گۆرانی ئاشت بکەنەوە. هەمومان دەزانین گروپی مۆسیقا زۆر کەم بووە لەبەر شێوازی ئاهەنگە جۆریەکان واتە لایڤ میوزیکەکان گروپات کەم بووە کە کۆبوونەوە بۆم شێوازە ئامێرانە و کۆمەڵێک گۆرانی بێژی بەتوانە کە لەوانەیە هەندێکیان دەنگێکی زۆر باشیان هەبێ وەڵامون بوو بن ئەو بەهرەیان تێدا بوو بێ. ئێمە لێرانە حەزمان کردووە بینەر ئاشناکەینەوە بە گروپی مۆسیقا بە گروپ، چکە وەکو ئاماژەم پێێتە زۆر گرنج بێەوە دەنکە زۆر کەم بووە بەڕاستی ئەم شێوازە کۆنسێرتانە. ژانەرە هونەریەکان زۆر بواردەگرنەوە کە زۆربەی کاتکردنەوەی پێشانگەی شێوەکاری و نمایشکردنی شانۆ و ئەنجامدانی کۆنسێرت و چەندین بواری دیکەی هونەری دەگرێتەوە. وە سندیکەی هونەرمەندانی کوردستان مەبەستیانە کارە هونەریەکان لە نێوان شار و شارۆچکەکانی دیکە ئاوێتە ببێت. لە ڕاستی ئەمە کولقی سلێمانی سندیکای هونەرمەندانی کوردستان بە باش و بە گرنگی ئەزانین، بە پەیوەندیشی بەهێزی ئەزانین کە وەکو ئێمە بە بێژێ لە کارەکانی خۆمانی دانین کە ئەو پەیوەندێ دروستکەین، ئەو هەمانگی و کۆنتاکتە دروستکەین لە نێوان لایەنەکان، لە نێوان گروپە هونەرەکان، لە نێوان تیپە هونەرەکان و هەتا وەکو سندیکاکانیشە. هەڵبەتە ئەمە یەکەم کاری و یەکەم پرۆژەی ئێمە نییە، ڕەنگە دوورتان نزیک بەڕێستان ئاگاداری ئەوەن کە سندیکای هونەرمەندان لە سلێمانی کارمان لەسەرەوە کە هونەرمەندانی دەرەوە لە پارێزگاکانی خواروشەوانێ بانگێشتیانکەینە بەتایبەت لە ناو پارێزگای سلێمانیەوە. گروپی هاوڕێیانی ئارامی ڕۆح پێشتر لە سلێمانی کۆنسێرتی دیکەیان ئەنجام داوە و
پلانیشان ئەوەیە لە شار و شارۆچکەکانی دیکەی هەرێمی کوردستان کۆنسێرتی هاوشێوە ئەنجام بدەن. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. هەر لە بابەتی ئەدەبیات و هونەرەمێنمەوە باسێوتان بۆ کەم ناساندن و بڵاوکردنەوەی پەرتووکی شعری پاییزی من لە سلێمانی بەڕێوەچوو کە بەرهەمی شاعیر هەوار محەممەدە شعرەکانی باسی دواندنی خود بۆ بەرامبەر دەکات بە شێوەی ئاماژە. بابزانین ئەم شارانە چۆنە و چێ گۆڕانکاریە خود تازەگەریە کراوە لە شارەکانی هەوار محەممەدە. خۆش بە حاڵی ئەسمە خەڵکی وازانن عاشقی تەواو ئێوارە کۆڕێکی شیعری کۆتا ڕۆژەکانی پاییز لە سلێمانی بە ناوی پاییزی من بۆ هەوار محەممەدی شاعیر ڕێکخرا بوو. زیاتر کۆپلە شعرەکان باسی دواندنی خود بۆ بەرامبەر دەکات بە شێوەی ئاماژە. کتێبەکە پێکاتووە لە 67 شێعر و هەروەها 142 لاپەڕە بڵێن ناوەڕۆکی چیرۆکە شعرەکان زیاتر دەلالەتە لە دواندنی خۆت دواندنی بەرامبەر بەڵام بە شێوەی ئاماژە و هەروەها دیزایانی کتێبەکە کاک بەختیار عالی کردوێتی پێشەکی کتێبەکە پرۆفیسۆر دکتۆر سەباح بەرزنجی نووسیوێتی و ئەم کتێبە دووەم بەرهەمی منە بەرهەمی یەکەمم کتێبە ڕێگەی هات و نەهات بوو ئەو چیرۆکێکی درێژ بوو و لە ساڵی 2021 چاپ کراوە لە مانگی نۆیە کەمێک درەنگ کەوت لە ناساندن و بڵاوکردنەوەی بەڵام بە حکمی ئەوەی بڵێن هەر هێشتا پاییز کۆتاییەکەیەتی بۆیە لەم کاتەیە کۆڕەکەمان ساز کرد دەلالەتیش نییە لە یەک وەرزی دیاری کراوە ڕەنگە پاییز مانای تری هەبێ بۆ من. دیزایانی کتێبەکە لەلایەن بەختیار عالیەوە کراوە. پێشەکیەکەشی دکتۆر سەباح بەرزنجی نووسیوێتی نووسەرێک دەڵێت بەرهەمە شعرەکە سەر بە قوتابخانەی ڕۆمانسیزمە. بەرهەمە شعرەکەش 67 شعرە. ئەگەر ئێمە قسە لەسەر شعرکەین بەڕاستی بە پێوەیەکی ئەکادمی هەڵبەت شعر بە خۆی قورسە فرەلایەنە پێناسەیەکی جێگیر نییە ئێمە تاوەکو بە تەواوەتی وێنای شعرکەنیان ڕاوی شعرکەین بەڵام لە هەمان کاتە شعر بۆ خۆی کۆمەڵە بنەما هەیە کۆمەڵە قوتابخانەیە کە ئێمە پێویستە کاتێککە دەقێکە خوێنینەوەی لەسەر قوتابخانە ئێمە شیکاری بکەین و ئەم کتێبەی خات و هەوار کاتێککە من خوێنمەوەوانەوە بڕیارە بیناسیێن و قسەی لەسەرکەم زیاتر چێتە ناو قوتابخانەیەکی ڕۆمانسیزمەوانێ و هەموو بنەماکانی ڕۆمانسیزم زیاتر لە ناو دەخەکانی ئەو خاتونە دیارە هەڵبەت قوتابخانەی ڕۆمانسیزمش بۆ خۆی شێوازێکی شعری جیاوازە لە دوای کلاسیکەوانی کە سەریاڵاوەکو و زەڕورەتێکی خودی. بەرهەمەکە دووەمین بەرهەمی شاعیر هەوار محەممەدە بە تێ هەڵکێشکردنی میوزیک لەو ئێوارە شعرێدا شاعیر شعرەکانی خوێندەوە دواتر کتێبەکە بەسەر ئامادەبووان دابەشکرا. ئارام بەختیار کوردستان 24 سلێمانی. لە سەرەتای بەرنامەکە ئاماژەم بۆ کرد کە سبەی ڕۆژی ئاڵای کوردستانە ڕۆژی ئاڵایە بەڵام بەو پێیکە سبەی پشووە ئەمڕۆ لە سەرجەمدام و دەستگا فەرمیەکان و زۆربەی نافەرمیەکانیش ئەو یادە بەرز ڕادەگیرێ و یادی ئاڵای کوردستان نەکرێتەوە بۆ ئێمەش لە بەرنامەکەماندا ئەمڕۆ زیاتر قسەی لەسەر دەکەین و باسی ئەو ڕۆژە پیرۆزە ئاکەین ئەو ئاڵای کە هەزاران شەهیدمان بۆی داوە کە تا بتوانێت بە سەربەرزی و بە شەکاوی بمێنێتەوە و لێرەشەوە پیرۆزبایی ڕۆژی ئاڵای کوردستان لە هەموو کوردێکەکەم لە هەر شوێنێکی ئەم جیهانە بن بۆ هیوایم کە هەمیشە لە ژێر سایە و سێبەریە و ئاڵایەدا بە باشی و بەخۆشی بمێنینەوە و سەربەرز بین بە ئاڵای کوردستانەوە. مامۆستا هۆشمەند ڕەفیق کە مامۆستای زانکۆیە لێرە لەگەڵماندایە و قسەی زیاتر لەسەر ئەم ڕۆژە پیرۆزاکەین. مامۆستا هۆشمەند بەخێر هاتی بانێکی باش پیرۆزی شەم ڕۆژە لە تۆ زۆر سپاس. مامۆستا پێم خۆشە سەرەتا باسێکیەوەمان بۆ بکەیت
ڕۆژی ئاڵای کوردستان کەی دیاری کراوە چ ئامانجێکی هەبووە کە ئەزانین ڕۆژی ئاڵا یاخود بڵین ئاڵا بۆ خۆی مێژۆکەی گەڕێتەوە بۆ 4000 ساڵ پێش ئێستا بەڵام زانین ئاڵای کوردستان کەی سەری هەڵدا چۆن بوو تا ئەم ڕۆژە پارێزراوە. سەرەتا زۆر سپاسان دەکەم. سپاس بەوەش. من لە ماوەی 7 ساڵە ڕابردوودا لە زانکۆدا کارم لەسەر کردووە بە شێوازێک لە شێوازەکەم بۆی ئاشنایەتی ئەو ئاڵای کە ئێستا لە باشووری کوردستان کراوەتە یاسا ئاشنای قوتابیان و خوێندکارانی زانکۆ بکەم تەنانە مامۆستانی زانکۆش هەر ئەوەش وایە کە لە 2014ەوە من کارم لەسەر کردووە چەندە پێشتر ئاشنایەتی هەبووە بەڵام وەک ئەوی من ڕۆحی بەبەردا بکەم جیاوازە لەوەی کەسێکی دیکە مەسەن کتێبێک بنووسێ لە سەریدا ئەو ئاڵای ئێستا لە کوردستان بەکاردێن جیاوازی هەیە وەک ئەوی لە مێژوودا باز دەکەن ئاڵا لە چاخە کۆنەکان جیاواز بە لە سەردەمی هاوچەرخش لە ئێستا جیاوازی ئەو ئاڵای کوردستانیش کە ئێستا لە باشووری کوردستان لە ساڵی 99 بە یاسای ژمارە 4دا ئەو یاسای کە لە دەمادە پێکاتوە کراوتە یاسا و ڕێسایەکی بۆ دەرچوو دواتر بڕیاری لە ئەنجومەنی وەزیران کرایتە ئەو ڕۆژە کە پێ دەڵێن هەفتەی 12 ڕۆژی ئاڵا لە کوردستان لە باشووری کوردستان ئەو ئاڵایکە هەیە بە بەستنە هەو ئاڵای کوردستان یەک ئاڵانەوە پێشتر لە شۆڕشوڕە ڕاپەڕینەکانی کورد ئەوانەی کە مۆرچی نەتەوەی کوردیان پێوە دیاربووە زیاتر لە 15 زۆری ئاڵامان هەیە و لە سەردەمی دەوڵەتی ماد میتانیەکانی شەوە بەڵام دەوڵەتی ماد کە 2721 ساڵ بەر لە ئەوڕۆ دەوڵەتێکی کوردی هەبووە ئەوانیش ئاڵایان هەبووە و ئاڵایەکە ئێستاش لە هەندێک پارچەی کوردستان بەکاردەهێن بەڵام وەکو مۆرچی سیاسی پێوە ئەحزابی سیاسی بەڵام ئەوەی ئێستا مۆرچێکی نەتەوەی پێوەیە بۆچی هەفتەی 12 دیاری کرا زیاتر دەگەڕێتەوە بۆ ساڵانی کۆماری مەهاباد کۆماری کوردستان لە مەهاباد کە لە هەفتەی 12 ئەو کاتە بۆ یەکەمی جار ئاڵاکە هەڵکراوە نەک ما بڵێن دەوڵەت کۆمارەکە ڕاگەیەندرابی ڕۆژی 15 مان لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەو کاتەکە شۆڕژێڕانی کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان لە باشووری کوردستان مەلا مستەفای بارزانی سەرکردەی نەتەوەی کورد و کۆمەڵی کەسی شۆڕژێری دیکە لەگەڵی بۆ پشتگیریکردن لە کۆمارەکە لەوێ بوون ڕۆژی 15 12 ساڵی 45 ئاڵای فەرمی کۆماری ئێران لە ژێر دەسەڵاتی یا ئەو دام و دەستگایانە کە ژێر دەسەڵاتی کۆمارەکە بوو کە هێشتا ڕانەگەیەندرا بوو ڕزگارکرا بوون هەڵ داگیرا و ڕۆژی هەفتەیمان کە دەکاتە بەیانی لە ساڵی 1945 ئاڵای کوردستان بۆ یەکەمی جار هەڵکرایە لەوێ و ئەو ڕۆژەش وای کرد لە هەرێمی کوردستان لە دوای ساڵی 92 کە ڕاپەڕینێک دروست بوو بەڵام بەداخۆ دەبووە زووتریش ئەو ئاڵای بکرێت یاسا هەر لەسەر بنەمای ئەو ئاڵایەکە ئەو کاتە هەفتەی 12 بووە ساڵی 99 یاسایەکی بۆ دەرچوو لە پەرلەمانی کوردستان کە ئەو کات سەرۆکی پەرلەمان جەوهەر نامێق سالم خوالی خۆش بوو. باشە مامۆستا پێمان بڵێ ئێستا نەوەی ئێستا چۆنە ڕوانە ئاڵا بۆ نمونە ئایا فێرکردنی پیرۆزیەکانی ئاڵا یاخود وەکو ئامرازێک بۆ مانەوەی نەتەوەیەک چۆن ئەتوانرێ بگەێنرێتە پەروەردە و تاک بە تاکیەم کۆمەڵگایە ئاڵا تەنها بە پارچەیەک پەڕۆی ڕەنگا و ڕەنگ یاخود هەر ئەوە نێ بڵێنەمە ئاڵای کوردستانە چون بتوانن مانای ئەو ئاڵایە لە مێشکیان بسەپێنن و بیهێڵنەوە و پیرۆزیەکانی ڕابگرن. بەدڵنیایەوە دەکرێت هەرچەندە لە دوای ڕاپەڕین ئەوە بەحکومی منبنانە سیاسی ناوخۆیەکان ئەو ئەرکا حکوومەتی هەرێمی کوردستان وەکو حکوومەت وەکو دامەزراوێکی فەرمی جێبەجێ نەکرد بەداخەوە ڕێکخرا و خوێندکاری و قوتابی و گەنجان و لاوان ئەو کارانە دەکرد بە تایبەتی ئەحزابەکانی کە هەستینێتەوەی و فەلسفەی کوردایەتی لەناو پرۆگرامی حزبی سیاسی خۆیان هەبووە و جگە لەوش لێرە و لێوێ کەسانی سیاسی ئەوانی هەستینێتەوەیان هەبووە ئیشەکراوە بەڵام دواتر کە کابینەیەکی با بڵێن یەکگرتو دروست بوو لە هەرێمی کوردستان ئەوە کاری لەسەرکرا بەڵام هێشتان دام و دەستگا فەرمیەکانی هەرێمی کوردستان وەک پێویست ناتوانێت بە تایبەتی لە ئاستی قوتابخانەکاندا لە قوتابخانەکان هێشتا وەک پێویست ئەو ئاستیا ڕۆشنبیریە لەسەر ئاڵانیە و چۆنیەتی پیرۆزکردنی ئاڵا و تەنان لە چاپکردنی و لە دەروی وڵات لە ناوی وڵات شێواز و قەبارەکەی و لە پیرۆزی ئاڵا تا ئێستا لە نێو گەنجان بەڕاستی وەک پێویست ئەوە نەکراوە با بڵێن بە شێوازێک لە شێوازەکان تێنەگەیەندران گۆژ نەکراون پەروەردە نەکراون لەگەڵ ئەوەشدا لێر و لەوێ کۆمەڵێک دەنجی ئەوە هەن ناڕازی هەن بەڵام دەنجیان بەرزە و ئاڵا وەکو پارچە پەڕۆیەک دەبینن بەڵام ئەگەر سیرکەی ئەمڕۆ لەگەڵ ئەوەش بەیانی ڕۆژە فەرمیەکەیە بەڵام ئەوە وا دەکەن لەسەر دام و دەستگا فەرمیەکان وەکو سەردەمی کۆنیە تەحیەت العەلەمبی خەڵک بە ڕۆح بە گیان بە تامەزرۆوە ئەو یادە بەرز ڕادەگرێ من لە ڕۆژانی کە سمینار دەکەم 14 لە 7 ساڵی ڕابردوودا لە ساڵی 2014ەوە کاتێک ئەو سمینارە دەکرێت محازەرەمان هەیە بەڵام ئەوەی محازەرێک تایبەت دەکەین بۆ سمینارە جیاوازی هەیە لەگەڵ حازەرەکانی تر لە سەعاتی یەکەم تەڵەبە دەستێتە دەرەوە یان ئیزن وەردەگرێ یان بێتاقەت دەبێت بەڵام کاتێک دەگاتە 2 سەعات حەز دەکەن گوێ بگرن بەردەوام حەز دەکەن کاتر لەمەوە بۆ تەرەکەوێت کە ئینتیمای تاکی کورد ئێستا چۆنە بۆ نیشتیمان بۆ ئاڵا بۆ هەموو ئەو شتەنەتەوە یانەی کە پێناسەی بوونی نەتەوەکایە ئەکات بەدڵنیاییەوە لە نێو گەنجان هەموو چینی تۆژەکاندا هەیە
بەڵام بە ڕێژەی جیاواز کە منداڵ تازە سەرەتا لە قۆناغی سەرەتایی ڕەنگە هێشتان ئەو هەستەی نەبی تێ نەگەیەندرا گۆش نەکرا بەڵام لە نێو گەنجان زیاتر هەیە دەشبینی لە بۆ نەتەوەیەکان لە گۆڕپانێکی یان شوێنی ئاپۆڕایەکی جەماوەری یەکجار زۆر لە نێو گەنجان هەیە و دەچێتە بەرەکانی جەنگ بە هەمان شێوە گەنجێکی یەکجار زۆر ئامادەی خۆی بەختکە و لە پێناوی چیە خۆ بەختکردنەکە قوربانی دانەکە چیە لە پێناوی ئەو ئاڵای بۆی ئاڵای نەکەوێتە خوارد وەک ئەوی شەهید محەممەد خوسی لە ساڵی 45 لە وتارێکی داوکاتە دەڵێ کەوتنی ئەو ئاڵایە قوربانیکردنی هەموو گەلی کووردە ینی ئێستا ئێمە نزیکەی 50 میلیۆن لە هەموو پارچەکانی کوردستانەیە کاتێک ئەو ئاڵایە دێتە خوارەوە هەستی نەتەوەی هەریشێک لە ئێمە دەجوڵێ ئەو کاتە بۆ منە لە ساڵی 2017 کاتێ بەشێکی زۆری کوردستان داگیرکرا لەلایەن هێزەکانی بەناو عێراقی کە حەشدی شعبی بوو ئەو ئاڵایە لە دەستی پێشمەرگەیەک لە شارێکێک و هاتە خوارێ خەڵکەکی یەکجار زۆری نێهرە زۆری کورد ئەوانەی کە هەستی نەتەوەی خوێنی کوردایەتیان تێدا بوو چەندین ڕۆژنانیان نەخوارد بێتاقەت بوون ئەوە چی ئەوە هەستەیە نەبوو بەو ڕێگەیان نەڕۆین و ینی بە دڵ پێمان ناخۆش کە بینیم بەڕاستی کە ئەو ناخۆشترین شتێک کە بینی بێتم لە ناو لەم کاتەیە ئەوە بوو کە ئەو ئاڵام لە دەستی ئەو پەیکەری پێشمەرگەیە ینی نەمابوو ئەمە هەستێک بوو قەت لە بیرم ناچێتەوە کە بە تەواوەتی گریان ڕاستە هەستی نەتەوەتی هەندێک جار بەوەی مەشغوڵیەوە یاخود سەرقاڵیەوە کە بەڵام ئەوە بۆ یەک لەحظە ینی شۆکتەکە ناتوانانی ئەوە قبول بکەیت هەستی ئەوە تەنها کەسێکی وەکتەوەنی هەستی زۆرینی کورد لە هەر چوار پارچەی کوردستانە ئاڵای ئێستا ڕاستە لە باشووری کوردستان کراوەتە یاسا بێت دەرچەوە لە هەمان کاتە ئێستا لە هەریمێکی فیدرالین لەگەڵ عێراق دەین لە پاڵ ئاڵای عێراقدا دەندرێ و لەسەر ئاستی جیهانیش پێشوازیکردنی سەرکردەکانی کورد بە فەرمی لە تەنیشت یان لە پشتیان لە کاتی کۆنگرە ڕۆژنامەنووسیەکان دادەندرێ ناسینەوەی نەتەوەی کورد لەسەر ئاستی جیهان ئێستا هەر کاتێک و ئاڵای دەبیندرێ دەبێتە هۆی پێناسەی کورد ناسنامەی کورد شوناسی کورد بۆ دەناسرێتەوە بۆ ئاڵایە لەو شوێنانە باشە ئێستا زۆر جارە بینین خوێندکارێک یاخود دیبیتێک یان کۆنفرانسێک لە دەرەواکرێ ئاڵای کوردستان لەگەڵ خۆیانە بن ئەمانە تا چەند گرنگی هەیە بۆی کە ئیدی ئێمە ئەگەر نەتوانانی هەمویان ڕێگە خۆشکردن بۆی کە بڵین ئێمە دەوڵەتێکمان هەیە یاخود ئەمانێت دەوڵەتێکمان هەبێ ئەمەش ئاڵاکەمانە ئەمانە کاریگەریان هەیە لەسەرەوەی کە بمانەوە نەمانوێت دەنگی ناڕازی هەیە وەکو خۆشتان وتان وەلایانی سیاسیش هەیە کە هێشتا ناڕازیە بۆ نمونە لەوە یاخود دەنگێکی نەرێنیە لەسەر ئەمانە چ کاریگەریەکیانە بێت لەسەر ئاڵاکە و لە هەمان کاتیشدا ئەبینین خوێنکارێک بەتەنیا چێتە دەرەوە یاخود سەرکردەیەک ئاڵاکە ئاباد لەگەڵ خۆی کاتێک ئەو ئاڵای دەچێتە دەرەوە لەلایەن کەسێک قوتابیەک گەنجێک یا هەر کەسایەتێکی دیکە لە شاشەی کامیراکانەوە ئێمە دەناسێنێ ینی باوەڕکە کاریگەری یەکجار زۆری هەیە بە چەندین توێژینەوە و کۆنفراز بکرێ ناگاتەوە ئاڵای چکە وێنەی ئەو ئاڵای کاتێ دەگا چکە چاوی خەڵک زیاتر بەشێکی لەسەر چیە لەسەر وێنەکە دەبین ناسنامەی ئێمە لەوێ بە دیار دەکەویم خۆم ساڵی 2007 ئەگەر بنمونە بهێنبەوە بە نوێنەراتی قوتابیان و خوێندکاران سەردانی وڵاتی ئیتاڵیام کە لێچێک لە زانکۆکان بە ناوی ڤۆجا کاتی ئاڵاکەم دەرهێنا ینی بۆ خۆم هەستێکی ینی جیاوازم هەبوو ئەوانیش کە لێم کۆبوونەوە ئەو ئاڵی چ وڵاتێکە ئاڵای چ دەوڵەتێکە ئاڵای چێە چۆنە هیچ زانکۆیەکە یا هیچ دامەزراوەیەکە باسی ئەوم کە لێ باسی ئێمە دەوڵەت نین تا ئێستا بەڵام ئاڵای نەتەوەیەکە کە تا ئێستا بۆتە چوار پارچە لەوێ دیسان جارێککە ئەو ئاڵایە بۆتە هۆی ئەوەی کە تۆ زیاتر ناسنامەی خۆت بگەینی بە جیهان جگە لەوەش سەرکردەکانی کورد کاتێ دەستنە دەرەوە ئێمە هەستێکی خۆشمان لەلا دروست دەبی هەموو گەلی کورد هەموو تاکەکانی کورد کاتێک لە تەنیش سەرکردەکە یا لە پشتی سەرکردەکە ئێمە یا لە پێش لە بەردەم مێزەکەی ئاڵای کوردستان دەبینین ئەو کاتە چۆن واهەز دەکەی خۆت لێوێ واهەز دەکەی دەوڵەتی کوردی ڕاگەیەندراوە ڕاستە لە ماوەی ڕابردوو بینیمان یاخود بڵین لە چەند ساڵی پێشووتر لە وڵاتانی عەرەبی کاتێککە خۆپشاندانەکانە ئەکرا و لە عێراقیش ئاڵاکەیان بەرزە کردەوە ئیتر لە کاتێکا بە ئەگەر گەنجێک گرژیشی هەبێ ئاڵاکەی بەرزە کردەوە بەڵام لە هەرێمی کوردستان هەندێک کەس لەم دوایانە شابێت کە ئاڵایان بە جۆرێکی تر دەرخست بێڕێزیان پێکرد یاخود بڵین ئەوە ناهۆشیاری تاکە یان بڵین بەستویانەتەوە بە جێبەجێکردنی یاخود ئەجەندای لایەنێکی دیاری کراوە بۆ ئەو ئاڵایە بەدڵنیاییەوەکو باست کرد لە خۆپشاندانەکانی عێراق تەنانەت سووریا چەند خەڵک کوژرا ژمارەیەکی یەکجار بێشمار بە ملیۆن خەڵک شەهیدی یەکجار زۆردرا و لە بەهاری عەرەبیش سیر دەکەن زۆربەی هەر زۆری وڵاتانی عەرەبی خۆپشاندانی تێداکرا ڕاپەڕین تێداکرا سیستەمی سیاسی گۆڕا بەڵام لە ڕیزی پێشەوە هەم خۆپشاندانەکان چ ئاڵایەکە بوو ئاڵای دەوڵەتەکە بوو ئاڵای ئەو ئاڵای چکە ڕەمزی دانیشتوانی ئەو دەوڵەتەن یا ئەو حکوومەتەن بەس ئاڵای حکوومەتێک نیە و ئاڵای کوردستان کە ئێستا هەیە
ئاڵای نەپارتینەیە چێتینەیە گرتو و کۆمەڵ و هەم حزب سیاسەکان نییە ئاڵای نەتەوەیە وەک چۆن ئێستا ئەو جلی کوردیە جلی کوردی حزب سیاسەکان نییە جلی کەسێک نییە کەسێکی ئامادە بی جلەکەی خۆی بسووتێنی ڕەمزی خۆی هێمای خۆی بسووتێنێ بێگومان ئاڵاش وایە ئاڵا نوێنەرایەتی تۆ دەکات جلی کوردیش لە هەر وڵاتێک سیر دەکەین ئەو جلە دەبینێ ئەو جلی چ نەتەوەیەکە جلی چ دەوڵەتێکە چێ لەبەری دەکات ئاڵایەکە بە شێوازێکی سیاسیانە دەبێتە هۆی ئەوەی ناسنامەی تۆ لە شوێنانە بە دیار بکەوێت چەند خۆشە ئێمە 50 میلیۆن لە هەر 4 پارچەی کوردستان بەتایبەتی باشووری کوردستان کاتێ دەبین ئاڵای ئێمە لە نەتەوەیەکگرتوەکان بشکێتەوە ئەوە هەستێکی خۆشە خۆ پارە ناچێتە جیرفانی ئەمە پارە جیاوازی هەیە کاتیە حکومەتی کابینێ ئەو کابینی ناکابینێشتر حزبێکی سیاسی ڕقلەیەتی خۆشە ناوێ یان ناتوێت دەنجی پێ بدەی خزمەتگوزاری پێشکەش نەکردووی یانی بە جۆرێک لە جۆرەکان بە ینی وایان ڕاهێناوی پەروەردەکراوی بۆی کە ڕقل لەو حزبە بێ ئاڵاکە ئاڵای نەتەوەی دەبی جیا بکرێتەوە لەگەڵ ئەوەشدا ڕاستە ئەوانە ژمارەیان زۆر کە من ینی دەنگەکی گوتم ژمارەی زۆر کەم بەڵام دەنجی بەرز بەڵام لە کاتێکدا سیرکەی لە هەرێمی کوردستان نزیکە ئێمە ئێستا بە پێ دوایین داتاکان بەرەو 7 میلیۆن دەچین ئێمە لە 7 میلیۆنی ژمارەیەکی کەم ئەوە کاریگەری نابێت و ئەدی پارسەکانی دیکەی کوردستان لەگەڵ ئەوەشدا ڕۆژهەڵاتی کوردستان هەرە ئاڵای قبوڵە باکوور قبولیەتی بەشێکی هەرە زۆری ڕۆژ ئاوا قبولیەتی لەگەڵەوە شێشتان ململانە سیاسەکان ماوە چکە هێشتاش ئاڵایەکی دیکەی دەوڵەتی ماد لەوێ بەکاردەهێنرێ بەڵام دەوڵەت ئەوە ئاڵای ئەوە نییە ئاڵای نەتەوەی نییە ئاڵایەکی حزبی لەوێ بەکاردەهێنرێ هەموو حزبە سیاسەکان ئاڵای خۆیان هەیە ئاڵایەکە هەیە کە ئاڵای نەتەوەیە هەر حکوومەتێک و هەر کەسێک بێت چکە ئەوانە هەمووی دەڕۆن ئەوەی تۆ لێ ناڕازی هەبووە بەڵام جیاوازی هەیە و ئاڵای عێراق دەبینین ئەوم خەڵکە ناڕازیە لە حکوومەتەکەی ڕوخاندیان خەڵکی شەهید بوو بەڵام ئەو کەسە شەهید دەبوو هەستی دەکرد لە کاتی شەهید بوونی کە بە گولەی هێز ئەمنیەکان شەهید دەکرا کە چینەی دەهێشت ئاڵاکە بکەوێت ئەوە چی ئەوە ئینتیمایە بۆ ئەو وڵاتە بۆ وڵاتە هەمیشە بەرەو پێش بچێ خۆشەویستێ بۆ وڵاتە ڕاستە جا مامۆستا هۆشمەند هەر چندێک قسە بکەین لەسەر پیرۆزی ئەم ڕۆژەوە لەسەر ئاڵا هێشتا کەمە بەڵام دەرفەتی بەرنامەکە هەرەوەندەیە زۆر خۆشحاڵ بین کە میوانی بەیانی 24 بووی زۆر بەخێر بێ سپاس بەخێر هاتن خولی پرۆگرامی هاوڕێی بچکۆلە لە هەڵەبجە بە کۆتا هات ئەم خولە بۆ سەرجەم منداڵانی هەڵەبجە بوو کە بەڕێوەبرایەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی هەڵەبجە ڕێکی خستە بوو لەم خولەیە گرنگی بەوانەی پەروەردەیی و تواناسازی کۆمەڵایەتی و چەندین بابەتی دیکەش درا و زیاتر لە 40 منداڵیش لە سنوورەکە سوودمەند بوون لەو خولە و لەو خولەکەدا کاریان کرد و یاخود ڕێنمایی تەواویان پێدرا دوو هاوڕێن و پێکەوە بەشداریان لە خولی پرۆگرامی هاوڕێ بچکۆلەدا کردووە ماوەی 2 مانگە پێکەوەن وەک خۆیان باسی لەوە دەکەن سوودێکی زۆریان لە خولەکە بینیوە و دڵخۆشن بە دووبارە بوونەوەی تەرەکی بان دەکرد لەسەر یاسا ئەگەر یەکێک سوور بوونا بێ بۆی لەسەر ترافیکیش کردومان سێری یاساکان بوون لەوێش لە زدەمێکە من لێرە بووم 2 هەفتە ئەوان وەساندیان بەڵام ئێمە هەر بەردەوام بووین چالاکیەکانمان ئەوە بوو بە هینمانەکە یاری خۆشمانە کرد و کاتێکی خۆشمان بەست و کاتێکی خۆشمان بەستەرە برد لەوێ مامۆستا محەممەدی ژارمەتییان دەستی خۆش بێت بەهێنانی دیاری چاک بۆ بەهێنانی دیاری دەستی بۆ ئێمەی مناڵان دەستی مامۆستا محەممەد و مامۆستا سارا و ئەوانیش خۆش بێت لە کاتی خولەکە فێریکردنی شونازی خۆمان چێ نازناوەکانمان و دوایەوە کاتێ بڕۆینە شوێنە خۆمان بناسیێنین بە یەکێ لە خۆمانی تێپە کۆتایی خولەکەیە مامۆستایان و دایک و باوکی خوێندکاران دڵخۆشن بەوەی کە ئەم خولا توانیوێتی ئاستی منداڵەکانیان بەرەو پێشەوە بەرێت کە خولێکی پەروەردەی و فێرکردن و ڕێنمایی یاسایی و کۆمەڵایەتی گرنگ بووە بۆ منداڵان ئێمە لە سنتەری چالاکی و پاراستنی منداڵانی هەڵەبجە لە ماوەی 2 مانگی ڕابردوو لە 29 تاوەکە 12 پرۆگرامێکمان هەبوو بەناوی پرۆگرامی هاوڕێ بچکۆلە کە بۆ ئەو منداڵانە بوو کە تەمەنە لە نێوان 6 بۆ 12 ساڵە چەند پرۆژەیەکی تریشمان هەیە لە هەفتەکانیدا دەست بەمان دەکەین کە ئەمانە بۆ تەمەنە جیاوازەکان چکە ئێمە لە بواری منداڵ کار دەکەین خزمەت لە بواری منداڵان دەکەین بۆ هەر تەمەنێک پرۆژەیەکمان هەیە ئەم مەراسیمێکی ئێستا کردمان بۆ پێدانی سوپاس و پێزانینی بڕوانامە بوو و خەڵات بۆ منداڵەکان بۆ مامۆستا و توێژەرە خۆبەخشانەی کە لە 2 مانگی ڕابردوو پرۆگرامەکان منداڵەکان وتەوە کە پرۆگرامەکە لە ڕووی پەروەردەیی و زانستی و فێرکاری و یاری و تەرفیهیەوە بۆ هەموو ئەمانەی لەخۆگرت بوو خولی
پرۆگرامی هاوڕێ بچکۆلا لە ماوەی دوومانکی ڕابردوو لە سەنتەری چالاکی و پاراستنی منداڵانی هەڵەبجا بەڕێوە چووە. زیاد لە 40 منداڵ سوودمەند بوون لە خولەکە کە لە نێویاندا منداڵانی خاوەن پێداویستی تایبەت هەبووە. ئەم خولا ڕێکخراوی ترانگڵ سەرپەرشتی کردووە و لە کۆتاییدا خەڵاتی ڕێزلێنان بەخشرایە. مامۆستایانی خۆبەخش لەم خولە و خەڵات و دیاری تایبەتیش بە منداڵاندرا. ئەڤیناتا کوردستان 24 هەڵەبجە. هەر بۆ بەرزڕاگررتنی ئەم ڕۆژە پیرۆزە کە وەکوتم ئەمڕۆ یادی ئاڵا دەکرێتەوە لە زۆربەی ناوەندەکانی خوێندن و دام و دەستگا فەرمیەکانی هەرێمی کوردستان بۆ بەرزڕاگررتنی ڕۆژی ئاڵا بۆیە لە هەولێر لە قوتابخانەیەک وەزیری پەروەردە و هەروە پارێزگاری هەولێر ئامادەن لەم ڕۆژەدا و قوتابیان هەمویان وەستاون لە بەردەم هەڵکردنی یاخود بەرزکردنەوەی ئاڵای کوردستان و دوێنێژ لە چەند قوتابخانە و زانکۆیەک ئەو یادە بەرز ڕاگیرە بۆی کە نەوەی داهاتوو و ئێستاش بە پیرۆزیەکانی ئاڵا ئاشنابن کە چۆن بتوانن وەکو نیشانەی نازنامەی نەتەوەیەک گەلی کورد و نەتەوەی کورد هەمیشە پیرۆزی بکەن و ڕێز لەو ئاڵایە بگرن وەکوە بینن کە ئێستا وەزیری پەروەردە و چەندین کەسی ئیداری و لە هەرێمی کوردستان بە هەرێزگاری هەولێر لێکێک لە قوتابخانەکانی هەولێر ئامادەن لە بەردەم ئاڵای کوردستان تا ئاڵای کوردستان بەرز بکەنەوە و ئەم ڕۆژە بەرز بنرخێنن لە بەردەم قوتابیان و خوێندکاران و مامۆستایانی قوتابخانەکان بەگشتی ژنەک هەر ئەم خوێندنگەیە زۆربەی خوێندنگە و قوتابخانەکان و ناوەندەکانیش ئێستا ئاڵای کوردستانی تیادا بەرز دەکرێتەوە. وەکو زانین کە ئەم ڕۆژە لە هەرێمی کوردستاندا لەلایەن پەرلەمانی کوردستانەوە دیاری کراوە هەفتەی 11 کە بە ڕۆژی هەفتەی 12 بە ڕۆژی ئاڵای کوردستان دیاری کراوە و لە پەرلەمان بە یاسا ئەو ڕۆژە دیاری کراوە وەکو پێشتریش لەگەڵ مامۆستا هۆشمەند باسمان کرد کە ئەم ڕۆژە لەلایەن پەرلەمانەوە دیاری کراوە ئێستاش ئێمە ئەو مەراسیمە بۆ ئێوە دەگوێزینەوە. هاوکاریش بەکار بێنم کێ لە جۆ
ئەڵی کوردستان ڕەمزی نیشتیمان بزوێنەری دڵ هەژێنەری گیان دەتوی نوێشک و دروستکەی چاوان دۆش و خرۆشی هەناوی لاوان هێمای سنوور و نەخشەی نیشتیمان شەکانەوەی تۆ هەناسەی گەلا دەرکەوتنی تۆ هانایە و هەلا درەوشانەوەی خۆری دەمکەلا لەرەت فەرمانی خێرایە و پەلا ئەڵی کوردستان ڕەمزی نیشتیمان کە با نامێنێ و تۆ بێدەنگەبی وەکو ئەوکێوە مەنگ و سەنگەبی گیانم دەربچێ و تۆ بجوڵێنێ بۆ یەک هەناسە بەلەرەت پێنێ ئاڵا بەرزەکەی ماد و ساسانی شانازیش سەری شاهن شاهانی لە گرمە و لرفە و نرکە و سامی تۆ زەمین بلەرزێ وەکو جارانی ئاڵای کوردستان ڕەمزی نیشتیمان گەرمیانی گەرمە ڕەنگە سوورەکەت سپید کوێستانە بەرز و دوورەکەت تەوزیج گیان و گەشە و بەرەکەت خوا خۆری لەسەر خۆری تۆ دانا هەر بۆ جوانی تۆش دایەوە دەست خۆر دەیاڵە جوانە شۆخ و تەنگەکەم هەردوو ئاسمان گڕاشتی و جەنگەکەم خاکی یاریا مێهر پاک و ڕازاوە خۆری تۆ شەویش هەر درەوشاوە داغ بکە جەرگی چوارداگیر کەران بیش لەقێنە شیرانی ئەسمان ئەسکەندەرونە تا ئەرمەنستان دەبنە سێبەرت دەبنە پاسەوان کرۆکیاری نەتەوەی کوردان شنەشنی تۆ لەگەڵ شەماڵە دێوخۆی ناگرێ نەک پیاو لە ماڵە ئەبێ بێنە دەر درشتا کۆر دەست لەسەر دڵبن ڕوو لە ئاڵای کۆر ئێستاش داوا لە بەڕێوەبەری قوتابخانەکەمان دەکەین مامۆستا مەولان بفەرمێت بۆ پەیوی پێشکەشکردن بەناوی ئێستانی مەزمون بیلۆفان بە خێراتیەکی گەرمی بەڕێزان بەڕێز دکتۆر ئاڵان وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز حکومەت خۆشنا و پارێزگاری هەولێر بەڕێز دکتۆر سەیوان بریکاری وەزارەت بەڕێز مامۆستا بەشدار بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر بەڕێز مامۆستا دلێر بەڕێوەبەری پەروەردەی ناوەندی هەولێر خۆمان بە خۆشحاڵ دەزانین لەم ڕۆژە پیرۆزەدا لەم یادە مەزنەدا کەوا لەژێر سایەی ئاڵای کوردستان لێرەدا وەستاوین ئەم ڕۆژە پیرۆزە و ئەم یادە مەزنە خۆی لە خۆیدا وەکو یادگاریەک و سەروەریەک بۆ ئامادەیەکەمان دەمێنێتەوە ئێستاش داوا لە بەڕێز وەزیری پەروەردە دکتۆر ئاڵان دەکەین بۆ پێشکەشکردنی پەیفەکەی بەناوی خوای گەورە و میهرەبان بەیانیە مولایەکتان باش خۆشحاڵین ئەمڕۆ لەگەڵ جەنابی پارێزگاری ئەولێر و بەڕێز بریکاری وەزارەت و بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر ئەمڕۆ لێرەین لە قوتابخانەی شکۆداری تێکەڵاو لە پارێزگای ئەولێر بۆ بەرزڕاگرتنی مەراسیمی یادی ڕۆژی ئاڵای کوردستان لای هەموو لای ئاگاشکرایە کە بە بڕیاری پەرلەمانی کوردستان ژمارە 48 لە 19/6/2004 ڕۆژی هەفتەی دوانزەی هەموو ساڵێک کراوەتە ڕۆژی ئاڵای کوردستان و بە ڕۆژی دایک ناوەبرێت ئەم ساڵ ئەو یادا هاوکاتە بێت لەگەڵ ڕۆژی هەینیدا وەک چۆن لە ساڵی 2004 کە بڕیارەکە دەرکرا هەفتەی دوانزە هەرکەوتەوە ڕۆژی هەینی و لە ساڵی 2010 جارێکی دیکە ئەو ڕۆژە سوتفەی ڕۆژی هەینی کردەوە بەڵام ئێمە ئەمڕۆ بۆ بەرزڕاگرتنی ئەو یادا ڕۆژی پێنجشەممە لە ناوەندەکانی خوێندن لە سەرانسەری هەرێمی کوردستان
مەراسیمی ڕێزگرتن لە ئاڵای پیرۆزی کوردستان بەڕێوە دەچێت. ئاڵای کوردستان ڕەمزی پێکەوە ژیان، ڕەمزی قوربانیدان، ڕەمزی نیشتیمان دۆستی، ڕەمزی خزمەتکردن، ڕەمزی تێکۆشان و هەروەها هەوڵدانێکی زۆری تەواوی کوردستانیان بۆ ئەوەی کە بتوانن لە چوارچێوەی کۆمەڵگەی نێودەوڵەتی و مرۆڤایەتیدا ببنە خاوەنی چیانێک کە لە ڕووی سیاسی و لە ڕووی یاسایی باوەڕپێکرا و دامەزراو بێ، هەتاوەکو دانیشتوانەکەی هاوڵاتیانەکەی بتوانن لەژێر سایە ئەو ئاڵایە بە ئازادی و بەو پەڕی گیانفیداییەوە خەبات بکەن بۆ ئەوەی بەها باڵاکانی مرۆڤایەتی جێبەجێ بکەن و ڕێز لە پێکەوە ژیان لە قوربانیدان بگرن. ئەمڕۆ ڕۆژی ئاڵایەکە کە قازی نەمر بە ئەمانەت ڕادەستی بارزانی نەمری کردووە و بە سوپاس بۆ خوای گەورە دەبینین، بە سوپاس بۆ خوێنی شەهیدان، بۆ دایکی شەهیدان، بۆ پێشمەرگە قارەمانەکان کە ئەو ئاڵایە لەسەر تەواوی دامەزراوەکان لە هەرێمی کوردستان بە شەکاوەیی دەبینین و بەرهەمی ڕنج و خەبات و قوربانیدانی خەڵکی ئێمە لە باشووری کوردستان گەشتۆتە ئەم قۆناغا کە پێویستمان بەوە هەیە پارێزگاری لێ بکەین و برێوی زیاتری پێ بدەین. بۆ ئەم مەبەستەش ناوەندەکانی خوێندنی ئێمە ساڵانە ڕێزگرتنیان لەو ئاڵایە کە بە بڕیاری پەرلەمانی کوردستان ئەم ڕۆژەی بۆ دیاری کراوە بۆتە بابەتێک کە چەندین چالاکی دیکەشی لە پاڵە ئەنجامەدرێت وەکو ڕێزگرتن لە مەراسیمی ڕێزگرتن لە ڕۆژی ئاڵای کوردستان. ئەم یادە لە هەموو لایەک پیرۆز بێ بەو هیوایەی قوتابیانی ئێمە بە هەستێکی نیشتیمان پەروەری بۆ پێکەوە ژیان لە ناوەندەکانی خوێندن لە نێوان هەموو پێکهاتەکانی کوردستان کە ئەو ئاڵایە ئاڵای قەوارەی هەرێمی کوردستانە گۆش بکرێن و هەروەها پەروەردە بکرێن و مامۆستایانی ئێمەش قوتابیانی ئێمە و خوێنکارانی ئێمە بۆ خۆشەویستی نیشتیمان، بۆ خۆشەویستی ئاڵای کوردستان، بۆ ڕێزگرتن لە دایکی ئەو شەهیدانەی کە ڕۆڵەکانیان لە ناو هەرێمی کوردستان بەخت کردووە، فیدای کوردستان کردووە بۆ ئەوەی کە ئاڵایەک شەکاوە بێ، سەروەر بێ، کیانێکی سیاسی یاسایی پارێزراو هەبێ کە هێماکەی و ڕەمزەکەی ئاڵای کوردستان بێ. ئەم ڕۆژە لە هەموو لایەکتان پیرۆز بێ. سوپاس بۆ تەواوی مامۆستایان و پەروەردگاران و قوتابیان و خوێنکاران کە ساڵانە ئەم یادە لە ناو ناوەندەکانی خوێندن بە بەرزی ڕادەگرن بۆ ئەوەی کە هەمیشە ئاڵا وەکو سمبولێک، وەکو هێمایەک بۆ تێکۆشان، بۆ پێکەوە ژیان، بۆ ڕێزگرتن، بۆ ڕێزگرتن لە خەباتی شەهیدانی کوردستان یاد بکەینەوە. دووبارە بە خێراتنی هەموو لایەکەم دەستان خۆش بێت. سپاس بۆ جەنابی وەزیری پەروەردە بۆ وتە بە نرخەکانی و بۆ سپاس بۆ ئامادەبوونی هەموو میوانە بە ڕێزەکان و سپاس بۆ مامۆستایانی چالاکی قوتابخانەی پەروەردەی ناوەندی هەولێر بەم جۆرە هاتینە کۆتایی مەراسیمەکەمان. دەستان خۆش. بەڵێ ئەمەش ڕۆژی پیرۆزکردن یاخود بەرزکردنەوەی ئەو ئاڵایە بوو کە پێشەوا قازی محەممەد ڕۆژی دادگاکەی باسیەوەی کردکەوتی ڕۆژێک دێت لەسەر ئەم دادگایی کە منی تیا دادگایی دەکرێم ئاڵای کوردستان بە شەکاوەی و بە بەرزی دەمێنێتەوە. هەر بەرز و پیرۆز بێ ئاڵای کوردستان. لە سلێمانی ڕێکخراوێک هەستاون بە سازدانی دیدارێکی تایبەت، دیداری ئازاد بوون. لەسەر ئەم بابەتە قسە دەکەم کانی عومەر کە سەرپەرشتیاری پرۆژەکەی لەگەڵم دەبێت و هەروەها
ئاماژە بۆش بکەم کە هاوکارمان دالیا کەمالیش کە پامنێرمانە بە هەمان شێوە لە سلێمانی بەڕێوەبەری یەکێک لە پانێڵەکانی دیدارەکەم ڕۆ دەبێت. خاتووکانی بەیانیت باش، سڵاو ڕۆژێکی باش بە هیوایەوەی کە دیدارەکەتان بە سەرکەوتووی بەباشی پەیامەکەتان بگەێنێت. کانی خان پێمان بڵێ ئایا دیداری ئازاد بوون چ ئامانجێکی هەیە واتانەوێ لە ڕێگەم دیدارەوە چی بگێنن؟ بەیانی ئێوە باشتر، سوپاس بۆ تەلەڤیزۆنەکەتان. ڕاستی دیداری ئازادبوون درێژکراوی ئەو چالاکیانەی ڕێکخراوی ئازادبوونە کە ماوەی 2 ساڵە دەستی بە کارکردن کردووە و چالاکیەکانیش هەمە جۆرن، بەڵام ئیتر ئێمە پێمان باش بوو دیدارێک ڕێکبخە ئازادبوون لەبەرەوەی چالاکی زۆر جۆرا و جۆری فکری لە پاڵا چالاکی پەرەپێدان بە گەنجان و هەروەها چالاکی هەمە جۆر ڕێکەخە لە دیدارێکە بتوانین چۆنەڵی پرۆژەکانمان پڕتر بکەین. ئازادبوون لە ساڵی 2009 دامەزراوە و ڕێکخراوێکی ناحکومیە، ئامانجیشی برەودانە بە توانامرۆییەکان و ئیشکردن لەسەر تاگەرایی لە ڕێگەی چاپکردن و بڵاوکردنەوەی کتێبەوە بێت یاخود وتار و وەرگێڕان و سیمینار و لە پاڵیشا ئیشکردن لەگەڵ ڕێکخراوانە و دەوڵەتیەکان و حکومیەکانە. باشە، ئەفو نێودەوڵەتیەکان و لۆکاڵیەکانە. بەڵێ، کانی خان پێم بڵێ ئایا مەبەست لە ئازادبوونی تاگ یاخود نەهێشتنی تاگەرایی لە هەرێمی کوردستان و لە ئایا ئێوەتانەوێت تەنها لەێرە ئیش بکەن یاخود لە ڕێگەی ئەم دیدارەوە بتوانن لە هەموو پارێزگاکانی دیکە لەم جۆرە دیبیتانە ساز بکەن تا ئەوەی ئەتانەوێت کە ئێوە باز لەواکەن تاگەرایی نەمێنێ و تاگ لە ڕووی تیۆری و ئەو هزر و ئازادبوون و بیرکردنەوەیەوە ئازاد بێت؟ ڕاستی نەک نامانەوێت تاگەرا بێ، بەڵکو ئەمانەوێت و ئیش بۆ ئەوە ئەکەین کە تاکێک دروست بێت لە کۆمەڵگەیە کە بتوانێت لە هەموو ئەو کۆت و بەندە خێڵەکی و لە پاڵا هەموو ئەو کۆت و بەندە کۆمەڵایەتیانی کە بۆی دروست بووە بتوانێت خۆی مانیفست بکە، خۆی پیشان بات. واتە ئامانجی ڕێکخراوەکە ئەوەیە کە تاکێک دروست بکات تاکێکی ئازاد، تاکێکی ئازاد لە هەموو کۆت و بەندێکی کۆمەڵایەتی. ڕاستی بۆ ئەوەش کە لە سلێمانی بەڵێ لە ناوەندی سلێمانیا هەموو چالاکیەکانی چڕ کردێتەوە، بەڵام لە پاڵا ئێمە هەوڵمان ناوە چکە ڕێکخراوەکە تازەشە بەهۆی کۆرۆناشەوە ساڵێک کارکردنی وەستا و بۆیە هۆی ئەوەی کە کارکردنی بەباشی نەڕابەڕێوەیان هەروەستا ئەوەی کە هەمومان ئاگادارین. بەڵام ئێمە بە هاوکاری لەگەڵ ڕێکخراوی پاو لە سەی سادق لە دووکان چالاکیمان هەبووە، چالاکی برەودانی گەنجان و توانامرۆییەکان لە پاڵیشە لە شارەکانی تریش بێگومان ئەوەی ئەبێت بەردەوام چالاکی تر ئەبێت بەردەوام لە ڕێگەی سیمینارەوە لە ڕێگەی وەرگێڕانەوە لە ڕێگەی دیدارەکان. بۆ نمونە ئێمە قەرارە ئەم دیدارە کە ئەم ساڵ کردومانە لە ساڵی داهاتوە زۆر فراوانتری بکەین لە هەموو شار و شارۆچکەکانی تر و شارەکانی تریش بەشداری بە میوان و خەڵکی ترش بکرێت. باشە، لە ڕێگەم دیدارەوە ئێوە چۆن نەتوانن تاکێک تێبگەێنن کە لەوەی پێویستە لە ڕووی بیرکردنەوە ئازاد بێ؟ ئایا ئەو باسانە یاخود ئەو بابەتانی ئێوە وەکو پانێڵێک ئیشی لەسەرەکەن یاخود پانێڵستەکانتان چۆن نەتوانن ئەو پەیامە بگەێنن کە تاکێک خۆی خاوەن بیرکردنەوەی خۆی بێت؟ ئایا ئێوەش بۆ خۆتان بەشێک نین لەوەی کە ئەو پرۆسەی جێبەجێیەکەن بە جۆرێک لە جۆرەکان بەرنامە ڕێژی تاک بێت؟ بێگومان هەموو ئیشێکی کە تۆ ئیشێکی بە تایبەتی ئەتەوێت دروشمێکت هەیە، ئایدیایەکت هەیە، ئەتەوێت ئیشی بۆ بکەیت، ئەبێ ئێمە بڕوامان بەوە هەبێت کە ئەم ئیشانە ئیشی درێژمەودایە، یعنی ئەوە نییە تۆ بڵێ لە ماوەی شەو ڕۆژێکا من ئەم دروشمی کە خۆم هەمە جێبەجێیەکەم. بێگومان بەکارکردنە بێ بە پلان ڕێژی ئەبێت، بۆ ئەبێت کە بۆ نمونە تۆ بڕات بۆ هەبێت کە ماوەیەکی دوور و درێژیان خوفترەیەکی زەمەنی دوور و درێژ لە بەردەمایە و
تۆ لە یەکەم نقطەوە چۆنەڵی لە یەکەم نقطەوە دەست پێکەیت و درێژە بێتەوە و ئێمەش هەروایە بۆ نمونەگەر من بڵێم بە تۆ ئەم دیدارە ئەتوانێت یەکسەر تاکێکە بۆ بەرهەم بێنێ ئەو بۆ بکان نەخێر بەڵکو ئەمە تەنها زەمینەیەکە بۆ ئەوەی کە بتوانین لە ڕێگەیەوە لە ڕێگەی پانەڵستەکانمانەوە کە هەمویان دکتۆرایان هەیەوە لە مەجای خۆیانە ئەیبەستنەوە بۆی کە چۆن تاک لە کۆمەڵگەی ئێمە بەرهەم بێت بۆ نمونە لە هوەرە بۆ نمونە لە ڕووی یاساییەوە بۆ نمونە ینی لە کۆمەڵناسیە لە مەجالە جیاوازەکانە هەر کەسێک لە اختصاسەکەی خۆیان بەباشی ئەتوانێت ینی ڕوونکردنەوە بعد قسە بکات و ئەم دیدارانش بێگومان ئەمێننەوە لە پاڵ ئەو ئیشە سەقافیانی ترکە ئەکرێت و ئەبێتە هۆکارێک ئەبێتە فاکتەرێک بۆ ئەوی کە زەمینەیەک خۆش بکات بۆ ئەوی کە تاکێک دروست بێ یعنی ئەتوانین بڵین ئەمەی ئێمە هەوڵێکە و بێگومان شوێنی خۆشی ئەگرێت لە داهاتوە. زۆر سپاس بۆ هیواین کانی عومەر و سەرپەرشتیاری پرۆژەی دیداری ئازادبوون لەگەڵمان بووی سپاس بۆی کە بەیانیە میوانی بەیانی 24 بوویت. زۆر سپاس زۆر سپاس بۆ ئێوە ماندوو نەبن. هەڵۆگەری یاخود بەخێوکردنی هەڵۆ و ڕاوکردن و وەرزشکردن بەم باڵندەیە بووەتە بەشێکی گرنگی ژیانی پیاوانی سەرمایهداری قەتەر. ئێستا و کولتورە کاندیدی یونسکۆیە بۆی بخرێتە لیستی کەلەپوری جیهان. ئەم هەفتەیە بڕیاری لێ دەدرێت کە قەتەریەکان بەو هەنگاوە دڵخۆشن و چاوەڕێشەکەن وەک نەریتی ئەوان لە لیستەکەدا جێگیر بکرێت. ئەمانە هەندێک لە باڵندە خەڵاتکراوەکانی خالید ئەلبادین وەک نەوەکانی پێشخۆی بۆ ڕاوکردندایان هێڵێتەوە. پێشتر قەتەر وڵاتێکی نیشتەجێی نەریتی بوو بۆی ئەم باڵندانە ئامرازی سەرەکی بوون بۆ گرتنی نێچیر و دابینکردنی خواردن. ئێستاش هەڵۆگەری بۆتە نەریتێک و وەرزشێکی گرنگ بە تایبەتی لە نێو قەتەڕیەکان. هەڵۆگەری تەنها وەرزشێکی یاسایی نییە بەڵکو میراتێکە و بابەتێکی تایبەت و هەستیارە بۆ ڕاوچی و هەڵۆکان. ژمارەی هەڵۆکانی ژەمڕۆ گەشەیان کردووە و کەلوپەلی تایبەتیش بۆ وەرزشە هەیە لە ئۆتۆمبیل و کەلوپەلی ڕاهێنان و ڕاوکردن. هەڵۆگەری ئێستا کاندیدی یونسکۆیە بۆ ئەوەی بخرێتە لیستی کەلەپوری کولتوری جیهانی و وەک نەریتێکی قەتەڕیەکان جێگیر بکرێت. قەتەڕیەکان بەم هەوڵە دڵخۆشن و پەرۆشن بۆ ئەم بڕیارە. ئەوە زۆر گرنگە بۆ ئەوەی هەڵۆگەری بکەینە میراتێکی زیندوی مرۆیی چونکە هەڵۆگەری دەربارەی ژیانی مرۆڤە. یەکەم هەنگاو کە مرۆڤ هەڵی گرت کاتێک دروستکرا ڕاوکردن بوو بۆ خواردن. ئەمە خاڵێکی زۆر گرنگە. ڕاوکردن سروشتیە بۆ ژیانی مرۆڤ. ئەمڕۆ ئەلبادی باڵندەکانی بۆ خوڵێکی ڕاهێنان بردۆتە ناو بیابانەوە. دوای نوێژکردن هەڵۆکان و یاریدەرەکانیان دەست دەکەن بە ئامادەکردنی بوونەوەرەکان. زۆرێک لە تەکنیکەکان بۆ باو باپیرانی ئەلبادی دەگەڕێتەوە بەڵام هەندێک زیادەی مۆدێرنیش هەیە. لە ڕابردوودا ڕاهێنانی هەڵۆکان سادەتر بوو. هەڵۆگەران نیگەران بوون لە لەدەستدانی باڵندەکانیان چونکە هەمان کەرەستەی مۆدێرنیان نەبوو وەک سیستمی GPS و شوێنگرەکان کە ئێستا هەیەە بۆ هەڵۆکانیان. ئەوان هەمیشە چوون بۆ ڕاوی سادایان نزیکەکان لە ڕابردوودا وشتر و ئەسپیشیان بەکاردەهێنا بۆیە خێرایی سنووردار بوو. ئەمڕۆ ئۆتۆمبیلە خێراکان و کەلوپەلە خەیاڵیەکان ڕێگە بە کارامەیی و لێهاتووی زیاتر دەدەن. وەک پیاوێکی عەرەب هەست بە شانازی دەکەم کاتێک کەسێک ستایشم دەکات بە وتنی ئەوەی تۆ وەک هەڵۆگەر چونکە هەڵۆ هێمای زیرەکی و هونەر و پیاوەتیە. کاتێک دەتەوێت ستایشی کەسێک بکەیت ئەڵێی وەک هەڵۆ ئازایت. هەڵۆکان لە نێو پیاوانی سەرمایهداری وڵاتانی کەندا و ڕۆڵی گرنگیان هەیە. ڕاوکردن و یاریکردن لەگەڵ هەڵۆ بە تایبەت لە قەتەر بۆتە بەشێکی گرنگی ژیان. هەندێک کەس بۆ جوانی و هەندێک کەس وەک خولیایەک و هەندێک کەسیش بۆ ڕاوکردن بەکاریان دەهێنن. نرخی هەڵۆکانیش بەرزە و هەموو کەس توانای بەخێوکردن و کڕینیان نییە. هەرچۆنێک بێت بەشێک لە پێشێلکردنی مافی ئاژەڵ و باڵندەکانیشی تایە ئەگەر کللتوریش بێت
ئەمەش دوا بڕگە و یاخود دوا بابەتی ئەمڕۆی پرۆگرامی بەیانی 24 بوو تەواوی بڕگە و بابەتەکانی کە بۆمان ئامادە کردبوون پێشکەشم کردن سوپاس بۆ تەواوی هاوکارانم کە هەمیشە مادونە ناسانە کار دەکەن بۆی کە ئەم بڕگە و بابەتانە پێشکەشیەوە بکەین تا شەممە سبەی پشووە دێنەوەلاتان هەمیشە لە خۆشییا بمێنن ماڵەوە.